بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. دیارە خۆشتان ئاگادارن باسی ڕۆژی ئەمڕۆ بووە بە باسی ناڕەزایەتی ژمارەیەک لایەن لە ئەنجامی هەڵبژاردنەکان بە تایبەتی لە سلێمانی و لە کەرکووک بێگومان تێبینیان لەسەر بڵین هەڵبژاردنەکان و ئەنجامی هەڵبژاردنەکان لە شارەکان و لە پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانی شەیە. ئێمەمانەوێت ئەم شەو بزانین کە ئایا ئەوان کە بڕیاریان داوە بە شێوێک لە شێوەکان ئەم ئەنجامە قبوڵنەکەن بژاردەی دیکە لە بەردەستیان چییە؟ ئایا بەنیازن دوایەمە هەنگاوەکانیان چۆن بێت؟ بەنیازن بە ڕێگەی یاسایی یان لە ڕێگەی جوڵاندنی جەماوەرەوە یان هەندێک باسیەوە شەکرێک کە ئەگەر بە شێوێک لە شێوەکان ئەنجامەکان بە دڵی ئەوان نەبێت یاخود گویان لێ نەگیرێت ڕەنگە بژاردەی بەکارێنانی چەک و چەکداری ژێکێک بێ لە بژاردەکان. ئەمانەوێ بزانین کە ئایا کام لە ئەو بژاردانەی کە لە بەردەستی لایەنەکانن بێگومان بە گوێرەی تێڕوانینی خۆیان منطقی ترە و وازانن کە زیاتر ڕێیتێچێک کە بیگرنەبەر بۆ ئەوەی وەکو خۆیان ئەڵێن ئەو مافانەی ئەو دەنگانەی لێیان زەوت کراوە لە نێوان کەوانەیەکە لێیان دزراوە وەری بگرنەوە. ومە بەستمانە ئەم شەو بێگومان من سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەیە. کاک ئالان بەرزنجی ئەندامی ئەنجومەنی گشتی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری، کاک نەسڕوڵڵا سورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، واروەها کاک ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان. دیارە من مەبەستمە لەگەڵ ئەم سێ لایەنەکە یەکگرتوو هاوپەیمانی و یەکێتی نیشتیمانی کوردستانن و بۆ نمونە بە دیاریکراوی لە بەرنمەکەی یەکگرتوو و هاوپەیمانی لاریانەیە لە ئەنجامی بڵین هەڵبژاردنەکان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو ئەمڕۆ کاک مەلا بەختیاریش ئاماژەی پێدا ئەڵێت ئێمەش دەنگەکانمان کەمی کردووە، ئێمەش کورسیەکانمان کەمی کردووە. مەبەستمە بزانم کە ئایا بەنیازی چین، چونکە قسە لەسەرەوە هەیە ئێستا لە عێراقا بۆ نمونە سەدر کە ئەسائیرۆن یەکەمی هەڵبژاردنەکانی عێراق بووە لە ئێستا و هەنگاوەکانی بۆ دروستکردنی هاوپەیمانی و بۆ فراوانکردنی هاوپەیمانێتەکەی و بۆ لۆبیکردن بۆ پێکێنانی بڵین کابینەی نوێی حکوومەت دەست پێ کردووە. کەواتە قسەکە لەسەر ئەوەیە ئایا لایەنەکانی کوردستان چۆن ئەم هەنگاوە ئەنێن، ئایا لایەنەکانی کوردستان بەنیازن چی بکەن و ئایا ئەمەی کە ڕوویداوە ئەوەی کە لایەنەکان ئاماژەی پێدەن ساختەکاری کراوە بە چ میکانیزمێک بەنیازن چارەسەری بکەن. دیارە ئێمام شەو ترسیەوەشمانەیە کە لە ناکاوە باران دەست پێ بکە، بەڵام ئیشاءڵڵا تا بەرنامەکە تەواوەکەین بارانەکە نابارێت، دوایەوە ئیتر کێشە نابێت چکە بارانی ڕەحمەتە. مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، کاک نەسڕوڵڵا سورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، کاک ئالان بەرزنجی ئەندامی ئەنجومەنی گشتی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری. با لە جەنابتانەوە دەست پێ بکەین. کاک ئالان، ئێوە وەکو پارتێکی سیاسی نوێ یەکەم جارەکە بەشداری هەڵبژاردنەکەن لە عێراق، وەکو دەرەکەوێت ئەزمونەکەتان ئەزمونێک نەبووە کە لە ئاست چاوەڕوانی خۆتان بێت. بە دیاریکراوی مەبەستمە ینی وەکو سەرەتای بەرنامەکە بە کورتەیەک دەست پێ بکەین لەسەر ئەوەی ئێوە لاریتان لە چییە، داواکاریەکانتان چی و بەنیازی چین. سپاس بۆ ئێوە. هەڵبەتە من ئەمەوێ جارێکە دوو شت ڕاست بکەمەوە. یەکەمیان ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە نییە کە تەنها لە سلێمانی و کەرکووک کۆتەزویرێک کراوە و دەنگی حەقی خەڵک خوراوە، بەڵکو ئێمە داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە سەرتاسەری کوردستان و ناوچە کوردستانەکانەکەن بەڵێ مەبەستم ئەوەیە کە ئێمە ینی لە یەک شاری معەن و بقعەیەکی معەن قسەمان نییە، بەڵکو لە سەر تاپای پرۆسەکە قسەمان هەیە. بەتایبەت ئێمە وەکو هاوپەیمانی پێمان وایە لە دووهۆک و بادینان لە هەولێر جەماوەرێکی فراوانمان هەیە بە جیاواز لە سلێمانی کە لێرە قورسایی و سەنگی هاوپەیمانی دیارە لەوێ ئێمە دەنگمان کەمی کردووە، هەر وەکوی کە لە سلێمانی کەمی کردووە. ئێمە وەکو هاوپەیمانی چاوەڕێمان کردووە کە دەنگێکی زۆر بێنین و ئەوەی کە جەنابەت ئێڵەی ئێمە تەوقعاتەکانمان دقیق دەرچووە و ئەوە نییە کە ینی پێم وایە ئەم نەتیجەیە کە دەرچوە لە جێی تەوقعێمەیان نەبێ، ئەمە نەتیجە نییە، ئەمە ئەسڵەن یاریەکە کە کراوە بۆ ئەوەی هێزی ناڕازی، دەنگی ناڕازی خەڵک، شکۆی ئینسان، وجودی ئینسان کە بچووکترین شت لە وڵاتە حەقی خۆیەتی کە دەنگدانەوە هەموو شتەکانی تری لە سەنراوەتەوە، چی لە خزمەت گوزاری، چی لە موچەی، چی لە قوتی ڕۆژی، چی لە ئازادیە فەردیەکانی. ئێستا تاقە شتێک دەنگان بوو ئەو حەقەشان لێزەوت کردووە. بۆ ئێمە پێمان وایە ئەم دەنگانە ئەم هەڵبژاردنەی کە کراوە
پرۆسەیەکە بە کاملی مطلقی ڕەفزیەکەینەوە چونکە سنگ و دەمی حەقیقی خەڵک نەیتوانی و استحقاق بکرێەوە ناتوانین تەوزیفی بکەینەوانێ و ئەم هەموو ژمارانەی کە هەیە ژمارەی وەهمین هیچ پەیوەندی بە دەنگدانی خەڵکەوە نییە. زۆرترین ساختەکاری کە ئێوە بەپێی بەدواداچوونەکانتان بەپێی ئەو زانیاری و داتایانی گەشتوتەوە دەستان لە چ شارێکی لە چ جێگەیەک لە چ سنوورێکی یاریێمی کوردستان کراوە. ئەزانی عزیزی من ئێمە پێمان وایە ئەم پرۆسی کۆتەزویرە دەسەڵاتی سیاسی کردوێتی بۆیە من ناچمە ئەوەی کە بیهێنمە یەک شاری معەن و بیهێنمە یەک ئیتیجاهی سیاسی معەن بەڵکو ئەمە دەسەڵاتێکی سیاسی بەکاملی بەهەڵداوە بەوەی کە ئێمە یەکگرتو کۆمەڵی ئیسلامی بزوتەوەی گۆڕان هەموو حرەکانە جارێکی تر خستوتانەتە ڕوو هەموو ئەم بەڵگانەی کە ئێمە قسەی لەسەرەکەین لە دەستگای هەڵبژاردن لە میدیاکان هەمووی قسەی لەسەر کراوە پیشان دراوە هەرچەندە بەڕای من پێم وایە کە ئیتر کاتیەوە نییە ئێمە بەڵگەی بچوک لە فلان بن کە ئەمە بوو لە فلان بن کە ئەوە بوو چونکە پرۆسەکە زۆر لەوە گەورەترە و کۆتەزویرەکە زۆر لەوە گەورەترە و خەڵکیش بەرچاوی ڕۆشنە کە چی ڕوویاوە هەر لە سەرەتای انتخاباتە من حەزەکەم لە سەرەتای دەرکەوتنی نەتیجەکانە یەک دوو معلوماتە بەمێ ئێستا با کوردستان بەجێ بڵین بچینە بەغا دەمێک فتحي ويكمم دمك نصر أيوم القوي يكمم دمك سائرون أموية القوي يكمم هموش زمان حالي رسمي أمانة أيانود استا إن جاهر كردستان وأمشش حزب برزنين كداواكين أم بروسية بكاملي هالبوشتوا تنانت شن رجع لما بيش على وجه هرمان داواي كرك بيويستا انتخابات جاري كتير بكريتوا وأم دنجانا بروسية كقابل قبولني سپاسەکەم کاک نەسڕوڵڵا ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە من بۆ نمونە دکتۆر موسەنا ئەمین لە یەکێک لە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق و پێشتریش هەندێک بەرپرسی دیکەی هاوپەیمانی ئاماژەیان بەوە داوە ینی بە دیاریکراوی یەکێک لەو لایەنانێ ئەوان ئەڵێن دەسەڵات لە هەرێمی کوردستان یەکێتی و پارتیە بە دیاریکراوی دەستی پەنجەی تۆمەت بۆ ئێوە ڕاکێشن کە ئێوە ساختەکاریتان کردووە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تێبینیتان چێ لەسەر هەڵبژاردنەکان و وەڵامتان چییە بۆەوەی کە پێتان ئەوترێتەوە ساختەکاریتان کرد پێشەکی سوپاستانەکەم دووەم ئەو برادرانەی کە باسی ئەو شتاناکەن باسی خڕوقات و هەڵوەشاندنەوەکەن ئێمەش بەقەدەر ئەوانە گرەیمان هەیە لە پرۆسەکە بۆ نمونە ئێمە لە هەولێر 4 کورسیمانە بۆ 2 کورسیمان هەیە ئێمە لە دهۆک هەر نەمان هینا کورسیمان کە هەبوونم لێسەنیمانە لە مووسڵ 2 کورسیمانە بۆ کردمانتە کورسێک يعني اما بالنسبه منطقه بادينان بلا موسيله تنها بو يجي دريجكري اوان الين خوێندنەوەمان بۆ کەمبوونی ژمارەی کورسیەکانمان ساختەکاریە ئێوە خوێندنەوەتان بۆی چیە؟ ئێمەش لەو شوێنانە بە هەمان شوێ بیرکردنەوەمان هەیە بە بیرکردنەوەی ئێمە کە ساختەکاری کراوە ئەگە ساختەکاری نەکرابی بە خاوەنی 7,000 دەنگ بووین لە مووسڵ ئێستاکە کێ بە بەرپرسەزانم ئەو دەسەڵاتی ئەوێ بپرسەزانی ئێوەڵێن پارتیە من دوێنێ شەو کاگۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان میوانم بوو وتی لە سنووری سلێمانی ئێمە بنکەی جەماوەریمان جێگیرە 80 بۆ 90,000 دەنگمانەیە ئەم جارە 20 بۆ 30,000 دەنگمانێنەوە با پێت بڵێم من هەمووی هەندێک شتی شەیە دەبیسان حقت بڵێ مەسەن بەنسبەت مووسڵەوە من بۆت باسەکەم مووسڵ خۆمان نەزان چی بەسەر هات و خەڵک چەند ئاوارە بووە و مثلا ئێستا ئێمە کۆمیتەکانمان کاتی خۆ کە مەسەن ژمارەیەکی معەنمان هەبوو لەو کۆمیتانە ئێستا کە زۆربەی زۆرمان بۆ نادۆزرێنەوە کام خەڵکە لە کوێنە هەرێک لە شوێنێکە حتا گەیشتۆتە کەربەلا و کەواتە دەرەنجامی ڕووداوەکانی مووسڵ بۆ بەڵێ ئەمە لەسەر ئەنجامی ڕووداوەکانی مووسڵ و بەڵام ئەوەش معنای ئەوە نێکەوە لە مووسڵ هیچ نەکرابێ بەڵێ هەتا ئێستاکەش 15 کەمپ و سندوقەکانی لە کولیەی زیراعی دهۆکن هەتا ئێستا دەستکاری نەکراوە هەتا ئێستا یعنی مەبەستم عەد و فەرزی بۆ نەکراوە دوای 3 ڕۆژ 4 ڕۆژ مەفروزە لە مەرکەزی سلێمانی شەروایە نازام لە سلێمانی من بۆ خۆم باسیەکەم لە سلێمانی ئەوەی ئەزانی چۆنە لەوێ بایۆمتری نەبووە لە سلێمانی بایۆمتری بووە بایۆمتری لەوێ قسمەک بایۆمتری بووە قسمەک بە کار دەنجی داوە کارتی کۆن و قسمەکیشیان بە کە پێڵێن مەشروت ئەمانە هەر بە نفوس و بە ئەوە داویانە ئەمە یەک بەڵام ئێستا ئەگەر بینە سەر شوێنەکانی تر مەسەن شوێنی جووەک و کەرکک ئێمە 6 کورسیمان هەبوو لە کەرکک ئێستا و 6 کورسیامان هێناوەتەوە زۆربەی زۆری خەڵک هاتە سەرخەت مەسەر یەک لەوانە تورکیا هاتە سەرخەت دەبین سەمە ئەوە بڵێ کە عەبادی ئەڵێ بەدەست بژمێردرێتەوە عەبادی مەبەستی ئەوە نییە لەبەر خاتری ئەوە بێ تەزویری لێکراوە لەبەر خاتری ئەوەیە کە کورد نیوە زیاتری دەنگەکانی بردووە لەوێ کە یەکێتی بردوێتی و بە دلیلی ئەوەکان لە کەرکووکەوە تۆمەتبارەکەن چاک نەسڕوڵڵا تورکمانەکانی کەرکووک ئێوە تۆمەتبارەکەن تورکمانە تەنانەت نمونەیە کە هێنرێتەوە ئەوترێت حەویجە یەک کوردیتیانی یەکێتی تایدا یەکەمە
ئەمەش بنمونە ئەهێن باشە وەڵامتان بۆ ئەم تۆمەتانە چییە؟ باشە کە یەکەمە خۆمە بە زۆرمان لە ناو عەرەب هەیە ئێستا کە لە مووسری عشاعری عەرەبی هەیە دەنجی بە ئێمە داوە لەوێش عشاعری عەرەبی هەیە لە هەموو شوێنێک هەیەی و کە دەنجی بە ئێمە داوە ئەمە نقطەیەک دێمە سەر نقطەی کاک موسە ئەمین کە تەنها ڕخنەی لە سلێمانی هەیە ئەمە هەر کاک ڕێبوار تەنها ڕخنەمان لە سلێمانی ئەو واڵێت نانا بەنسبەت ئەو قسەی جەنابەت بۆ تۆ گوت دکتۆر موسەنا دەڵێ من ڕخنەم لە سلێمانی هەیە تەنها بە وتی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوی هەیە باشە وای گوتووە ئەمەش کاک ڕێبوار کە هەمان ڕێبوار تالەبانی کە ئەڵێ یەکێتی دنیایەک خوێنی داوە یعنی زۆر تەبیعیە کە ئەو سەوتانە بینین لەبەر ئەوەی کەرکووک قودسی کوردستان سلێمانی لە کەرکووک بەنسبەت سلێمانیشەوە بەڕاستی ئێوە تەواوی تۆمەتەکانی ساختەکاری لە سلێمانی ڕەتەکەنەوە ئەمە هیچ ڕەت ناکەینەوە بە یەکشت پێ بڵێم من بۆ خۆم بڕوام وایە لە هەر شوێنێک ساختەکاری هەبووی بی من ناڵێم لە سلێمانی نەبووە و ئینکاری ئەو مۆزوعش ناکەم بەڵام ئەگەر هەیە نەوەکو خۆتان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە بوونی ئەنجامدانی ساختەکاری منەظەم لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لە سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕانیە شارەکانی دیکە ڕەت ئەکەنەوە من بۆ خۆم ئەو ساختەکاریەی منەظەم ڕەتەکەمەوە بەڵام معنای ئەوە نیە خەڵوقات نەبووبی سوپاس دەکەم زۆر سوپاس مامۆستا ئەبوبەکر سڵاوتان لێبێت با لەو پرسیارەوە دەست پێ بکەم دیارە بێگومان گوێت لە قسەکان بۆ هەر تێبینیەکتە بۆ توانی باسیکە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەستەکات غەدرێکی زۆری لێکراوە و پێی وایە ئەوەی هاتووە ژمارەی ڕاستەقینەی دەنگدەری ئەوان نییە ئێوە بە پشتبەستن بەچی ئەم ئەنجامە ڕەت ئەکەنەوە و وەکو کاگەلانی ئاماژەی پێدا داواکەن کە هەڵبژاردن دووبارە بکرێت بەڵێ سڵاو لە بەڕێستان و جناوی کاک نەسرۆڵا و کاک دکتۆریش ئێمە لەم هەڵبژاردنە پێمان وایە بەرەی ئیسلاح بە ئامانجگیراوە سەرجەم هێزەکانی بەرەی ئیسلاح کە هەم ئێمە و هاوپەیمانی و گۆڕان و کۆمەڵین بە تایبەتر و لە ناویشیاندا یەکگرتووی ئیسلامی کوردستان چونکە یەکگرتوو لە سنووری پارێزگای سلێمانی حەو مەڵبەندی هەیە بە تەحدید 20,000 ئەندامی ڕێخستنی هەیە 20,000 ئەندامی ڕێخستن یەکگرتوو معقولە لە 86,000 دەنگەوانێ بێتە سەر 29,000 دەنگ بە چ لۆجیکێک ئێمە لەم شارەیە دەسەڵاتدارین ئێمە خاکمان فرۆشتووە ئێمە نەوتمان دزیوە ئێمە خۆپیشاندەرمان کوشتووە ئاخر ئەبێ خەڵک بۆ عقوبەی ئێمە بە ئەمە دۆڕان نییە ئێمە لە 2013 دۆڕین لە لیستی خزمەت گوزاری و چاکسازی و کە ئەو کاکتە کاک نوستڵاش وابزانام لەگەڵ ئێمە بوو ئەگەر بە هەڵیان نەچوو بووم کە لە زەحمە کێشام دانمان پیاناو بە ڕۆحی ڕاضی وەرمانگرت لە هەڵبژاردننی 2009 بە هەمان شێوە هەر دەنگمان کەمی کرد پێمان تەبیعی بوو بەڵام ئەمەی ئێستا پرۆسەیەکی ساختەکاری پێشوەختەی بەرنامە بۆ داڕێژراوە و لە هەرێمی کوردستانە هەردوو حیزبەکە کردویانە یەکێتی و پارتی من ناڵم پیاوێکی وەکو کاک نەسرۆڵا ئاگادار بێ مەرج نییە هەموو ئەندامانی سەرکردایەتی یەکێتی و پارتی ئاگادارن بەڵام ئەو گروپەی کە خاوەنی بڕیارە گروپی مسەغەر هەیە لەم دوو حیزبەدا کە بڕیاری ئەساسی و بنەڕەتیان بەدەستە ئەوانە ئاگادارن کە ئەم ساختەکاریە کرێت چونکە بە هیچ لۆجیکێک کە یەکێتی و پارتی لە 26 ساڵی ڕابردووە بە کەرکووکیشەوە بەرپرسن لە هەموو نەهامەتەکانی ئەم میلەتە لە هەموو ئەم شکستە چۆن نەبێ ببنەوە بەهێزی یەکەم دووەم ئاماژەی بەوە نیشتیمانی کوردستان دوای ڕووداوەکانی کەرکووک دەنگەکانی دوو بەرامبەر بۆ ئێوە لاری یەکێتی جارێکە لە کەرکووکە 6 کورسیە ناوە ئێستا بە چه عەقڵێکە بێ 6 کورسیەکە بێنێتەوە بۆچی لە کاتێکە ئەم هێزە لەم وڵاتەیە لەم شارە حکمڕان بووە محافظ لەوان بووە چەند ساڵە نەوتی ئەم شارانە بە تاڵانە بن خاشیان بەجێ هێشتووە گەنجی کوردیان ناومێت کردووە من 3 مانگ لەم شارە بووم لەم کاتی هەڵمەتی هەڵبژاردنە لەم کەرکووکە گەنجێکی کورد ئاڵایەکی کوردستانی لەسەر جادە پێبێ حەشدی شەعبی پەلاماریەدا و سوکاتی بەخۆش و بە ئاڵاکەشێکە یعنی ئەم هێزە ئەبێ وەکو بەرزەکی بانان بۆی دەرچیانی چۆن شتی وایە بێ لە ڕاستیە عەلە لەقەل ئەمانە گە تەزویریان نەکرد با 3 کورسیان لێ بێنایەتەوە با لەم شارە یعنی نەبوایە لەسەر تاسەری کورد ئەمە لە هەموو سەر تاسەری کوردستانە ئێمە ناڵێگەکان کە پێشکەشمان خۆیان لە چیە بین من کاگیادگار جاری یەکەم پێم سێرە هاوڵاتی کوردستانی داوای بەڵگە بکە هەرچەند ئێمە هەزارەها بەڵگەمان ئامادە کردووە بە تۆمار ئەو بەڵگانە بەڵام دوجار ئێوە بەوەی کاڵاکان ئەو بەڵگانە بەڵگەی ئەوێت لە مەسەلەن من لە سەرگەڵ و کە سوکارەکەی خۆم دەنگەکەی کە دایکم یعنی مەسەلەن برام کە سوکارم لە سەرگەڵ و دەنجیان داوە
بەرپرسی چاودێری یەکگرتو لە ژوورا بۆ دەنگەکەی خۆی نەهێناوەتەوانێ مەسئولی محەڵە یەکگرتووە لە ڕووی قانونیەوە چیتان بۆ ئەکات ئەمانە هەمومان پێشکەش کردووە ئێمە تاعمان لە پرۆسەکە داوە ڕەتمان کردوێتەوە شکاتمان کردو لە کۆمیسیۆن سکاڵەکانمان پێشکەش کردووە قونسوڵیاتمان ئاگادار کردوێتەوە UN-مان ئاگادار کردوێتەوە سوێنێ وەفتمان لە بەغایە ئەمە مەوزوع کەمی کورسی نییە مەوزوع بێحرمەتیکردنە بە سنووک هێڵبژاردن یەکێتی و پارتی تەنها بەوە ڕازی نەبوون کە قوتی خەڵک ببڕن خەڵک ناومێتکەن گەنجی خود سەری ینی ئەوە بە هاوڵاتی کوڕەوە نابینن دەنجێک بدا نمرە بۆم هێزە سیاسیان نەدانێت سپاس دەکەم دکتۆرالان وەکو لە قسەکانی کاک نەسروڵڵا دەرکەوت ئەڵێ ئێمەش دەنگەکانمان کەمی کردو و پارتیش ئاماژە بەوادات ئەڵێ ئێمەش لە چاو 2014 دەنگەکانمان کەمی کردو تەنانەت لە ئەمڕۆ ئەخیر ڕاگەیەندراوی مەکتەبی سیاسیانە ئاماژە بەوا دەنەڵێت ئامادەین لە سەرانسەری کوردستان بەدەست دەنگەکان بژمێردرێتەوە ئێوە ڕازین بەدەست بژمێردرێتەوە عفو بەس من تەنها تێبینیەک من دکتۆر نیم ببوورە هەڵبەتە من ئەمەوێت چەند قسێ بکەم لەسەر ئەو قسانێک کە هەردوو ئەم بەڕێزە هەم مامۆستا بوو بەکرد هەم کاک نەسروڵڵا فەرمیان لەسەر قسەیەکی جەنابێشت کاک وشار زێباری ئەفەرمێ کە لەم منتیقەیە بەشێک لە دەنگەکانی ئەوان کەمی کردووە بە مەرجێ وەکۆی ئەوەی لێ دەنگەکانیان جێگیرە لە 800,000 و هاتۆتە 20,000 لۆجیک قبوڵی ناکە یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێستا هەم جەنابیان فەرمووی کە لەو منتیقەیە دەنگی ئەمان کەمی کردووە تەزویر هەیە ئێستا خێرە بۆ ئێمە و شەژلایەنەکە کە کاتێک گەڵین ئەمە کۆتەزویر و ساختەیە نابێ و ئیمکانی نییە و هەڵین و پێمان وایە نەتیجەکە خراپ بۆ بۆیە قوبولی ناکەین بەڵام بۆ ئەمان ئاساییە کە خۆیان ئەڵێن یعنی ئەمە خۆیان تەزدیقی قسەکەی ئێماکەن نقطەی دووەم کە من ئەمە ئیشارەتی پێ بم بەڕاستی قسەی ئێمە لەسەر زیادبوونی دەنگ و کەمبوونی دەنگ نییە قسەی ئێمە لەسەر ئەوە نییە کە ئێمە وەکو هاوپەیمانی چەند کورسیمان ئەهێنا یان چەند کورسیمان نەهێنا تەسەورەکەم بۆ یەکگرتو ئیسلامی بۆ هەر چوار لایەنەکەی تریش کە لێرە نین ڕاستە ئەم قسەیە قسەکە لەسەرەوەیە پرۆسەیەگەیە پێوترێ پرۆسی دیموکراسی 27 ساڵە لە بودجەی ئەم وڵاتە لە قوتی خەڵک ئێمە پارە سەرفەکەین بۆ ڕێکخراوی مەدەنی بۆ زانکۆکان بۆ منەظەماتی ئەجنەبی بەدێها کۆڕ و کۆڕبەند و سنتەری استراتیجیمان دروست کردو تاکو پیشانی بین ئەم وڵاتە وڵاتێکی شارستانیە هەممانە کە دیموکراسی تایە جێگیر ببێ و ئینسان احترامی بگیرەوە ڕای هەبێ ئێستا لە دوای 27 ساڵ لە دوای ئەم هەموو سەرفکردنی پارەی خەڵکە لە کاتێکا تۆ موچە نایی بە خەڵک بەڵام پارە بۆ ئەم مەسەلەیە خەڵک کردووە سخەرج کردو ئێستا سەلبی دەنگەکەشی ئەەکەی پرۆسی دیموکراسی بە کاملی هەڵەوە شەنیتەوە یعنی ئەوەی من ئەمەوێ بیڵێم پرۆسی حکومڕانی لە وڵاتە هەمووی چۆتە ژێر پرسیارەوانێ هیچ شتێک نەماوە لە شوێنی خۆی بێ لە هەموو دنیاە پرۆسی حزبی بوون بەم جۆرە نییە لێرەکە هەیە ئێستا ئێمە قسەمان لەسەرەوە نییە کە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان چۆنە قسەمان لەسەر ئەوەیە هەڵبژاردنێک کراوە لە 12 ئایا مەگەر هەڵبژاردن ئەوە نییە گەیمە سیستمی ئەزانی چێمە وەکو هاوپەیمانی لە ئەوەڵ ڕۆژی دروستبوونمانەوانێ پلان و بیرکردنەوەمان ئاوا بووە کە ئینسان ئەبێ سەنتەر بێ شکۆی ئەبێ پارێزراو بێ کەرامەتی ئەبێ محفوظ بێ هەر بۆ شتینە ناو پرۆسەیەکی سیاسیەوە بەشداری بکەین چونکە پێمان وایە سیستمی سیاسی ئابووری کۆمەڵایەتی فەرهەنگی لە وڵاتە شکستی هێناوە و ئەمانەوێت لەگەڵ هەموو ئەمبەری چاکە خوازی کە لە کۆمەڵگەیە هەیە حتا ئەوانی بەرامبەرتان بەرەی خراپەخوازن بەڕێنەوە ئیجازەم بێ حتا لە ناوێکێتی و پارتی هەموو خەڵک مصلحی کە لە خوارەوە هەیە و ناڕازیە چونکە تۆ بیرت نەچێت کاتێک دەسەڵاتی سیاسی نیوموچە ئەیە بە کەسێک کادری پارتیشە کادری یەکێتیشە کوڕی ئەم میلەتەیە پێمان وابوو هەموو ئەم بەری چاکە خوازە بە تێکەڵی لە ناو خەڵکی کوردستانە پێویست بوو یەک جاری تر وەکو جەنابی مامۆستا فەرمی نمرەدا بنێتەوانێ بۆ ئەحزابی سیاسی تاوەکو ئێوە چی بە چارەسەر ئەزانن یعنی داوا ئەکەن کە هەڵبژاردن ئەنجام بدرێتەوە ئەمە ئێوە لە ڕووی دەستوریەوە پێتان وایە چونکە شارەزایەکی دەستوری عێراق ئەڵێت لە ڕووی دەستوریەوە ئەمە ممکن نییە قبولکراو نییە ئێوە چ چارەسەرێکتان بۆ ئەمە داناوە لە ڕووی یاساییەوە هیچ بەندێکی دەستوری نییە پیشانمان باوە هیچ بڕگەیەکی یاسایی نییە پێمان بڵێ کە کرد دووبارەکردنەوەی انتخابات نایاسایی بەمەرجێ ڕاستە بەڵام ئێمە بڕگەیەکی یاساییمان هەیە هەر کاتێک لە هەر پرۆسەیەکی هەڵبژاردنە تەزویری مەلموس هەبوو وەک مامۆستا فەرمی ئەسڵن پێویست بە ئەدیلە ناکا کە بە هەزارها ئەدیلەی فیزیکی ئەیە ئیتر ئەم پرۆسەیە باتڵە چونکە ناکرێ بەڕاستی خەڵک دنگیا بێ بە شتێک شتێکی تر هات بێتە جێگەی وە دەیها نمونەمان هەیە کە
دووبارەی انتخابات کراوە هەر لە نەوەتەکانەوە لە جەزائیر حزبێکی سیاسی 115 مەقعد هەیەنێ انتخاباتەکە هەڵەوەشێتەوانێت چەند کورسی لە 115 هەیەنێ دووبەرەکەی تر یەکیان 15 کورسی یەکیان 12 کورسی هەیە بەڵام لەبەرەوەیە فۆمکە ئەڵێن کەمینە لە زۆربەی شارەکانی عێراق زۆرینەی پارتە سیاسی بەشدار بووەکان بڵێ مامۆستا تۆ ڕێگە بەم بە کاک ئالان ئەڵێن ئەگەر زۆرینە داوا بکات ئەمە بە هەموو شێوەیە کەس ناتوانێت ڕێگری لێ بکات بەڵام ئێستا قسە لەسەرەوەیە کە زۆرینە داوا ناکات من ئێستا ئەگەر بۆیە ویستم جملەکەم تاواکەم تا جوابی ئەوە بمەوە حزبێک 115 مەقعدی هێناوە دوو حزبی تر 15 بە 12یان هێناوە ئەمان پێشنیارەکەن کە ئەو 115 مەقعدە بە تەزویر هاتووە بۆیە کەمینەیەک داواکە بەڵام انتخابات دووبارە ئاکرێتەوە لە رووسیا لە تازەترین انتخاباتە بەشێکی زۆر لە مەراکزی دەنگدان هەمووی کانسڵ کرایەوانێ لە کینیا لە تورکیا کاتی تورکیا نزیکترین نمونە لە کویت لە کینیا کاتێک انتخابات دەکرێت ڕئیس هەڵ بژێرێ دا ئەندرێ لە پرۆسەکەی معارەزە داواکە بێ انتخاباتە دووبارە بکرێتەوە ڕئیسەکە ئەڵێ هەرچەنە ئێمە دڵنیاین لەوەی کە نەتیجەکەمان بە حەقی خۆمانێنەوە بەڵام ئامادەین جاری دوم لەسەر سنووقی دەنگان تاقیمان بکەن و هیوادارم من دەسەڵاتە سیاسی جواب نەسڕڵڵا ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لاریتان هەیە ڕازینین بەوەی کە دەنگەکان هیچ نەبێت وەکو یەکێک لە بژاردەیەکانی چارەسەر بەدەست هەژمار بکرێتەوە ئێمە لاریمان نییە بە مەرجێک کۆمیسیۆن بڕیار بدامە پێشترێش تاکیدمان لەو خاڵە کردوێتەوە کۆمیسیۆن چ بڕیار بدە بڕیار بدە لە نوێ ڕاکو هەڵبژاردن بکرێتەوە ئێمە ئامادەین قانون نەنە ژمارنەوەی جارێت ئەو قسەمان لەسەر سەر لە نوێ هەڵبژاردنەوەی بڵێن ئەنجامدانی هەڵبژاردننی شەیە بەڵام پێش ئەوە ئێستا ئێوە ئەوتەی یەکێتی ڕازی نییە دەنگەکان بەدەست دووبارە هەژمار یەکێتی ڕازینە لە مۆزوع ئێوە ڕازین کاکە بەنسبەت ئێمەوە من بڕیارمان داوە کۆمیسیۆن چ بڕیارێک بدە ئێمە ڕازین بەو بڕیارە طبعاً کۆمیسیۆنیش وا بزانم دوو کوردی تایە دوو کوردی تایە ما باقیدی هەمووی خەڵکی ئەولا و عەرەبە و شیعەیە و سوننیە و نازانم چی ئەمانە کۆ ببنەوە چ بڕیاری بدەن یەکێتی ئیلتزامی پێواکە ئەمە یەک دوو لەسەر قسەی مامۆستا بوبەکر بەڕاستی خۆم بەڕاستی ڕێزێکی زۆرم بۆ مامۆستا بوبەکرێ بەنسبەت مەوزوعی کەرکووک و بەنسبەت دەڵێت چۆن ئەبێ خەڵکە چێ ئەڵێ ئەم ڕەتفیعلەی کورد لە کەرکووک بۆ ئەوە نەبووە کە عەلەمیان لێ ئاڵایان لێ مەنع کردووە کە هاتوون غەدر لە کەرکووکیان کراوە لە پرۆسەیەکی وێرانکاریدا هاتوون کەرکووکیان گرتوتەوە بۆ ئەمە ڕەتفیعلی ئەوە نەبوو کە ئەو جەماوەرە هاتە سەرجاد و دەنجی بە یەکێتیدا طبعاً یەکێتی خۆمان نەزان خاوەنی ئەو هەموو شەهیدەیە خاوەنی 22,000 شەهیدە خاوەنی ئەم هەموو شەهیدانەی بەرەی داعشە لە کەرکووک باشە بۆ خەڵکەکە ڕێز لە خوێنی شەهیدانی یەکێتی نەگری و نێتە سەرجادە و دەنگەوە پێتان وایە ئەمە پاساوێکی نالۆژیکیە کەواتان پێڵن من کە سەیرە بەڵایەوە کە دەنگی ئێستاکە کە ئەو تۆهمەی خیانەت دەدرێتە پاڵ یەکێتی و 16 ئۆکتۆبەر و نازانم چی چێ ئەڵێ ئەمە ڕەتفیعلی ئەم مەوزوعە نەبووە یەکێتی نەیهێشت کەرکووک وەکو ڕەقە و وەکو مووسڵ و وەکو عەفرینی لێبێ بەڵام ئاماژەی بەوە داوتی ینی هەرچەندە بڕیار بوو کە پارێزگارێکی کوردی یەکێتی بۆ کەرکووک دابنرێ بەڵام ئەڵێک ئەگەر یەکی ئاڵایەکی کوردستانی بەدەستەوە بێ مامۆستا هەڵدنی ئەڵێن نەک ئیهانەی ئاڵاکەی بەڵکو ئیهانەی خۆشیەکەن اینجا پێشی لا باشە ئێمەش ئەڵێن ڕەتفیعلی ملەتەکەی کەرکووک ئەوە بوو کە جەنابەت باسیەکەی ڕەتفیعلەکەی ئەوە بوو و ئەو بخۆش دەزانی کەرکووک هەر کۆنیش هەر یەکێتی مسەیتر بووە یعنی زیاتر بووە و ئێستاش 6 کورسەکەی خۆی هێناوەتەوە زیاتری نەهێناوەتەوە بەنسبەت سلێمانی و هەڵەبجە پێتان وایە کە دەنگەکانتان کەمی کردووە یان زیادی من بەنسبەت سلێمانی و هەڵەبجە من بۆ خۆم لە کاتی هەڵبژاردنە و هەڵمەتی هەڵبژاردن من لەو منتەقە نەبوومە من لە سلێمانی نەبوومە بە سەفەریش زۆر بەکەمی هاتوومەتەوە سلێمانی من خەریکی من بۆ لەبەر ئەوەی باشە لەناو سەرکردایەتی نیشتیمانی من هەموو ڕێی دانیشتون ئەگەر چایەک پێکەوە بخۆن بەڵێ بخۆنەوە یعنی ئەمەتان پێتان وایە ئەوەی پێتانە وترێت دەنگەکانتان زیاتر لە قەبارەی خۆتانە غەدرە لێتان نەکرێ من بەنەوە عشتر بۆ یەچم بەڕاستی یەکێتی خۆتە زانین لە خلالی ئەو فترەی ڕابردوو لە 2009 گۆڕانی لێجیا بووە لەو دواترش بەم ئاخیرەیە دکتۆر بەرهەم کە جێگری سکرتێری گشتی بوو ئەویش جیا بووە من پێم وایە تێڕوانینێک بۆ یەکێتی بوو کە یەکێتی تەواو بووە ئیتر نە تێڕوانی ئەم مەسەرەن ئەم مەسەرەکە گۆڕانە ئەگەر هاوپەیمانیە حتا لایەنەکانی تریش
پیان و هەتا پارتی هەتا ممکن یەگرتووە هەتا کۆمەڵ تۆڵی گرێویان وابووەکەەوە بچووک بنەوە بەڵام وا دەرنەچووە وا دەرنەچووە ئەمازانی چۆنە با من یەکشت بە تۆ بڵێن یەکچەتی ئەگە سەرکردایەتیشی نەبی و مەکتەبی سیاسیشی نەبی یەکچەتی قاعدەی بەهێزی هەیە ئەم قاعدە یەکچەتی نایڕ یەکچەتی بکەوێت بڕوا بکات چەند خلافات لەناو سەرکردایەتی کاگالان و قاعدەی سیاسیەکانی دیکەش یەکگرت و کۆمەڵ بۆ نمونە لایەنەکانی بزوتنەوە گۆڕان داوایە واکەن کاڵبژاردن دووبارە بکرێتەوە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کێشتان هەیە لەگەڵم بژار ئەگەر بڕیاری لێدرا ئەگەر بڕیاری لێدرا لەسەرەوە بڕیاری لێدرا لە کۆمیسیۆن و کۆمیسیۆن قەنەعاتی هات بەو بەڵگانەی ئەو برادرانە تەقدیمیان کردووە وەزانیان ئەوەی کە کراوە هەمووی تەزویر بووە و بڕیاریدا خۆ قابلیەتی چێگە قابلیەتی شەڕەکە لەسەر مەوزوع مستحیل شتی وا مامۆستا ئەبوو بەکر ئەڵێ کاک نەسروڵڵا ئەڵێ ئەگەر کۆمیسیۆن و لەسەرەوە بڕیاری لێدرا کە دووبارە بکرێتەوە خۆ یەکێتی ناچێت شەڕکە یەکێتیشە چێتە ژێرباری ئەو بڕیارە و ڕازیە بێ بەوەی هەڵبژاردن دووبارە بکرێتەوە کەواتە ئەوەی کە ئێستا ئێوە لی ناڕازین چییە چاوەڕی چین و بەنیازی چین بەڵە ئێمە ئەم پرۆسەیەمان ڕەت کردوتەوانێ بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە کۆتا ساتەکانی هەڵبژاردنەوە هەیە کە هەژمارکردنی دەنگەکانە ئێنا پرۆسەکە لە حوتی بەیانیەوە تا سعات 6 ئەوەی پەنجەمەوەرە ئەوەی فۆرما ئەوەی دەنگدانی هاوڵاتیە بە تەبیعی ڕۆیشتۆ بەڕێوە لە حوتی بەیانی تا 6 وارە کێشەی بەڵام پرۆسی هەژمارکردنی دەنگەکان کە ئەمەی قسە بە ناوبانگەکەی ستالین گرنگ نییە چێ دەنگەدا گرنگەوەی چێ دەنگەکان نەژمێرێ ئەم پرۆسی ژمارنە ساختەکاریەکی موبەرمەجی تیاکراوە موبەرمەجە ئێوە نوێنەرتان نەبوو لە نەرمان هەبووە لەوانە نوێنەرمان هەبووە مەسەلەن ئەم معقول نییە لە وێزگەیە کات دەنگەکان یەکگرت و یەکێتی 100 یەوە پەیمانی 6 لەکوێ ئەمە ڕوویداوە لە سەدان وێزگەیە ئەمە ڕوویداوە لە سەدان وێزگای ئەمە ڕوویداوە ئەم قسەی کە کاک نەسروڵڵا دەیفەرمێ مەسەن یەکێتی لە سنووری خۆیان هێزیەکەمە پارتی لە سنووری خۆیان هێزیەکەمە پارتی لەم لا ئەوە تاڵێ کورسێکی شم نییە ئەمیش لەم لاڵەیە کورسیم بەدەستێناوە ڕاستە کەواتە ئەم دوو هێزە نە پشتیان بە شەرعەتی جەماوەری بەستووە نە بە حیزبی شەهیدان بەستووە نە بە ڕێخستن بەستووە پشتیان بە دەسەڵات بەستووە پشت بەچی دەنگەهێنن لە منتیقەی نفوزی خۆیان یەکەمە بن وە لە منتیقەکەی کە یەکەم نابێت یەکگرتوو لە بادینان 90,000 دەنجی هەبووە نە هێزی چەکداری هەبووە نە پارەی هەبووە نە دەستگای مخابەراتی هەبووە بۆ دەنگەهێنێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەو منتیقەیە لە مەفرەزەکانی شەید ئیبراهیم عەزۆ بۆ سەوز نابێ با بڕۆنە بەردەم ینی ئەمە یەکێت من ئەو قسەی کاغڕێوە تاڵەبانی جارەوە ڕێی خۆیەتی منیش ئەو قسەیە بە دیوێکی تراکەم فعلەن یەکێتی وەک حیزبی یەکێتی پارتی هەردووچیان بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی شەهیدانە حیزبێک بۆ مێژووی هەبووە باشترین کادر لە ناوەم حیزبەیە کادری وەسەطی بەڵام پراوێز خراون بە لەلایەن کۆمەڵە سەرکردەوە کە حیفە ئەمانە سەرکرد هەمویان ناڵم هەندێکیان حیفە ئەمانە سەرکرد من قسە لە ناوخۆی ئەو حیزبە ناکەم بەڵام ئەم حیزبە پێویستی بە تەزویر نییە هەر فعلەن پێشەکانی بۆ وەسەطیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە تۆڕە کۆمەڵایەتەکانن ینی لاریان لەم ئەنجامە نیە بەعکسەوە ئەڵێن ئەمە ئەنجامی ڕاستەقینەی ئێمە و دڵخۆش ئەنجامی ڕاستەقینەی هێزێک نییە کە 27 ساڵ بەرپرسیار بوو بێ لە نەهامەتیەکانی خەڵکی کوردستان هێزێک بێ شکست خواردوو بێ لە حکومڕانیە ئەوە نیگەرانیەکانی خەڵک ئەوە دۆخی خەڵک یەکێتی نیشتیمانی کوردستان لە چاو هێزەکانی تران نە کاندیدەکانی لە هێزەکانی تر بەخۆت بوون نە حملەیەکی باشتریان لە ئێمە کردووە نە دۆخی ناوخۆیان لە ئێمە باشتر بووە لەبەرەوە بەچی ئەم دەنگانە هێنێ یەکێتی و پارتی هەردوو هێزەکە پەنایان بردووە بۆ ساختەکاری بۆ چونکە ئەترسان لە دۆڕان هەردووچیان ئەترسان لە حقوبەی خەڵکی کوردستان لە نیگەرانی و تووڕێی هاوڵاتیانی کوردستان لەبەرە بۆی شکست نەخۆن بۆی نەدۆڕێن پەنایان بردەوە بۆ ساختەکاری و ئەمە هەماهەنگی هەبووە بە تێڕوانینی من و بەشێکی زانیاریە هەماهەنگی لە نێوان هەردوو هێزەکە هەیە وەکو جەنابکامە یارمەتی یەکی شەدەن ئەم دوو هێزە مامۆستا بوو بەکرد بڵێ بە ئاگاداری عێراق کراوە ئەمە ینی چەند تەرەفێک لەم هینایە بەشدارن لەم پرۆسە منەظەمەیە لە ڕاستیانی چەند تەرەفێک و بەشێک لە ئەندامانی کۆمیسیۆنیش بەڕاستی ئەگەر کۆمیسیۆن بە ئەرچی ڕۆڵی خۆی هەڵنەسێ کۆمیسیۆنیش متەواڵتیە باشە ئەبێ کۆمیسیۆن لەسەر ئەمساڵایە بێتە لەسەر خورماڵی کە کۆمیسیارە لەسەر پشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دیارە من لە پەیجەکەی خۆم ڤیددیۆکەیم بڵاو کردەوە کە نزیکی مانگێک پێش هەڵبژاردنەکان ئاماژە بەوادا ئەڵێت
ئەم ئامێرە زۆر بە ئاسانی ساختەکاری تیاکە و بەوردی قسەی لەسەر ئەکات. بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆ کەس گوێی لێ نەگرت بە یەکگرتووی ئیسلامی کوردستانیشەوە، ینی بڕوا بکە لە کۆمنتێکی جەنابیان کۆمنتێکی لەسەر ئەو ڤیددیۆی من بڵاوم کردوتەوە نووسیوە دوای دەستخۆشی نووسێتی بەداخەوە ئێستا شەر گوێ ناگرن. بەڵێ کە جارێک کاک ئیسماعیل ئەندامی ئەنجومەنی کۆمسیارانی هەرێمە بڵێ بڵێ کۆمیسیۆنی بەغا جیاواز لێی هەرێم بەداخەوە بۆ هەڵبژاردننی کوردستانیش ئەم پرۆسێ ئیقرارکراوە کە بەم شێوەیە بکرێت کە ئەبێ ئەم هێزانەی کە لە هێزەی بەرەی گەلن بەرەی ئیسلاحن ئەمە ڕەتکەنەوە هەموو گوشارەکانمان لانیکەن من پێم وایە ئەو جیهازە بەکار بهێنرێ بەڵام ژمارنەکە بەیەدەوی بێت. يعني چونکە تێکەڵەیەک ینی ئەوەکانی بەڵە تێکەڵەیەک بێ لە حوتی بەیانی تا 6 ئەو پرۆسیە ڕێگا ئەگرێت لە دەنجی دووبارە لە دەنجی مردوو بەڵام پرۆسی هەژمارکردنەکە مەجای تەلاعبی لە ئەمریکا ئەم جیهازانە جێگەی گومانن لە وڵاتێکی وەکو کوردستان کە حیزب هەموو شتێکە حیزب بۆتە ئەژدیها حیزب ینی کۆنتڕۆڵی ئەمریکا داخلی تیاکرد لەبەرەوە ینی زۆر بە کورتی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێوە ئێستا ئەو بژاردەیەش کە بەدەست بژمێردرێت ڕامانپێنەوە بۆ لەبەرەوەی هێزە چەکدارەکانی هەردوو حیزبەکە دەستیان بەسەرەوە سندوقانەیە گرتووە لەبەرەوە سندوقیان ئامادە کردووە سندوق بەو شێوەی کە خۆیان ئەیانێت لەبەر ئەوە بەشێکە لە ڕابردوو ئەبێ داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکانەکەین کەەوە و پاگالان وتی ئەستەمیش نییە. بڵێ کاک ئالان بۆ نمونە قسە لەسەر ئەوە هەیە ئەڵێن ئێوە وەکو خۆتان ئاماژەتان پێدا بە تایبەت مامۆستا هەڵدنی ینی بەوردی تەرکیزی کردە سەری وتی یەکێتی و پارتی بەم کارە موبەرمەجە هەستاون. ڕایەکەیە ئەڵێ بۆ نمونە پارتی سیاسی هەیە ماوەیەکی زۆر کەمە دامەزراوە دەنگێکی زیاتری هێناوە بۆ نمونە لە یەکگرتو لە کۆمەڵ لە هاوپەیمانی ئێوە لەم بارەیەوە ڕئیتان چییە؟ من بە معەنی تەشخیصم کرد کە دەسەڵاتی سیاسی بەرپرسیارە لەم کۆساختەکاریەی کە لەم هەڵبژاردنەیە کراوە. سیناریۆکان چۆن تەرکیبە بووە کەیتریان لەگەڵا ئەمە بەڕاستی بەحسوخواسێکە من نامەوێت بچمەنا ئەو بەحسوخواسەوە قسە بکەم ئەوەی من ئەمەوێت قسە بکەم پێش ئەوەی بچمەناوە بەحسەکەی خۆمەوە یەک ئیشارە بم بە قسەی جەنابیان کە فەرمویان ئێمە پێمان وا بووە کە لە یەکێتی نیشتیمانی بەشێکی هاوپەیمانی کە لە یەکێتی نیشتیمانی جابەتەوە چونکە هاوپەیمانی پێگاتەیەکە تەنها یەکێتی نیشتیمانی نییە لێ هاتوێتە دەرەوە بەڵکو خەڵکی جیاواز و سەربەخۆ ئەحزابی سیاسی تریشی تایە تەواو بووە ئەسڵەن ئێمە پێمان وایە لە ئەساس و گوتاری ئەسلی ئێمەیە سڕینەوەی خەڵکی تر سڕینەوەی بەرامبەر کارێکە لە بەرنامەی ئێمەیە نییە پێچوانەوە ڕێز لە مێژووی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستانەگرین هەرەوە مێژووی کە مامۆستا هەڵدنی ئێستا لە حیزبێکی تریشایە و واقعانە و ئازایانە اعترافی پێکرد و سەریحی وتی ئێمە نامانەوەی هیچ کەس بسڕینەوە هیچ کەسیش بە دوژمنی خۆمان نازانین تا ئەو کاتەی کە ئەبێتە دوژمنی خەڵکی وڵاتی خۆمان کە خەڵکی وڵاتی خۆمان برسیەکە بێنانیەکە هەژاریەکە لەگەڵ ئەوەشا کاتێک ئەمەش دروستە بێ پێمان وایە کە پێویستە پێکەوە بژین چارەسەری بکەین. من قسەیە کە بەڕاستی لەسەر ئەم مەسەلەیە زۆر جددیە بەلامەوە بیکەم کاگیادگاری عەزیز ئەم مەسەلەیە سادە نییە کە ئینتیخاباتێکە و ڕۆشت و چەند کورسیەک زیامان کرد و کەیان کەممان کرد و تەواو ئەسڵان هەموو کورسیانی کاچێتە عێراق ئەگەر گریمان هەر حیزبێکی لەوانی کە کورسیان زۆر هێناوە تەواوی کورسیەکانی بێنایە چ لە مەسەلەکە گۆڕێ قسەی جددی ئەمەیە ئەم کۆمەڵگەیی ئێمەیان بەش کردووە من دڵم ژانەکە کاتێک من ناچارمانەکەن بڵین بەری چاکە خواز و بەرەکەی ئێوە چەند جوان بوو ئێمە هەمومان لە یەک بەرەیە پێکەوە خەمی پێشبڕکێمان بووایەوە فی ذالک فلیتنافس المتنافسون لە خزمەتکردنی خەڵکان منافسەمان کردایە. ئێستا ئەم پرۆسەیە وای کردووە کە بەشکردنەکەی گەورە کردووە ئەگەر بێت و دەسەڵاتی سیاسی مشور نەخوا و خەمی نەخوا و نەیە بە پیرداواکاری شەژلایەنە سیاسەکەەوە ئەوەی کە تۆ لە پێشەکەکەیاوتێ کاکاییتر خەڵک بڕوای بە سیستم و دەسەڵات و قانون نامێنێ ئەزانی ئینجا چییە بێ گروپی چەکدار لە خزم و کەس دروستە بێ لە خەڵکی عشایەت دروستە بێ بۆ سندنەوەی مافەکانی وەکو هاوپەیمانیەکێکە لە بژاردەکانی بەردەستان ئێمە دژی ئەوەین ئێمە لە بەیاننامی هەر شەژلایەنەکەیان داوامان کردو لە چوارچێوەی یاسایە گۆڕانکاری بکەین ئەفۆم کە منەوەی ئەمە بڵێم ئەگەر ئەمە چارەسەری نەکەن ئاشتەوایی کۆمەڵایەتی کە دروشمی هەمومانەوە بێ خەمی بخۆین و خەمی ئەم نیشتیمانە بخۆین بەڕاستی چاک نابێەوە وێرانە گریمانە وەکو گریمانە ئەگەر وەڵامی سکاڵاکانتان بەو شێوەیە نەبوو کە خۆتان ویستان ئێوە یەکەم بژاردەکە پەنای بۆ بەرن چی ئەبێت؟ ئێمە لە چوارچێوەی یاسایە و دوور لە تون و تیژی
بۆ هەموو بژاردەیەک لەگەڵ هەموو لایەنە هاوکار و دۆستەکانمان کە ئێستا لە یەک بەرایین دەست لە دەست بڕیارەین کە چی باشە بۆ ئایندە بکرێ. ئەوەڵەن تا ئێستا بڕیار وایە کە قەتعەن بەشداری پرۆسی سیاسی عێراق ناکەوە ئێستا بمێنێتەوە و بایکۆتی ئەو پرۆسەیەکەین وە لای هەندێک کەسیش لەوەچی ئەم مەسەلەی ئاسان بێ 6 لایەنی سیاسی لە هەرێمێکی کوردستانە مقاتعی سیاسی بکە خۆی بۆ خۆی بەڕاستی وەستاندنی لایەنەکان چاوەڕان لەگەڵ ئێوەیە سەبارەت بە بایکۆتی پرۆسی سیاسی تا ئێستا هاوڕاین و هیواداری شەمەر ئاوا بمێنینەوە پێشم وایە تا ئێستا هیچ کاتێک بەم جۆرە ئەم بەرە چاکەخوازە پێکەوە کۆ نەبۆتەوانێ بەبێ ئەوەی گوێباتە هیچ شتێکی تر تەنها خەمی ئیستحقاقی دەنگی خەڵکێتی جاکێ کورسیە زیاترێنیان کەمترێنێ بۆمان مهم نییە خەڵک جارێکتر هیوای بۆ بگەڕێتەوە یعنی خەڵک بە هیوا بوو لە هەموو شتێتەنە هەڵبژاردن هەبوو نامانێ لۆژ بە هیوا باستەکەم کاگالان کاک نەسڕۆڵا بێمەوە لای جەنابتان دیارە سەبارەت بە بایکۆتی پرۆسی سیاسی لە عێراق ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایەکی جیاوازتانەیە ئێوە پێتان وایە کە پێویستە بەشداری لە پرۆسی سیاسی عێراق بکرێت بەشاری ترمەیە بۆ ئەم پرسیارەکەم بڵێ ئێمە بەشێکی لە عێراق چۆن بایکۆتی ئەگەر وابێ یعنی ئیشەکە ناکرێت ئەڵێ ڕەنگە هەندێک لایەن بەکەم سەیریەوە بکەن بەڵام بایکۆتی 6 لایەنی سیاسی لە داهاتووە شتێک نییە هێندە ساکار بێکە گوێی لێ نەگیرێت. طبعاً ئێمە لەگەڵ ئەوە نین کەوا کەس بایکۆتی پرۆسی سیاسی بکە بەڵکو بە پێچەوانەوە حەزمان لێ هەمومان بەیەکەوە ئەوە بکەین چکو یەک ڕێزی کورد لەم ڕۆژە لە هەموو ڕۆژێک پێویستی ترە خۆتان نەزانی ئێمە تووشی چ قەیرانێک و چ وەزعێک بووین چ قەیرانی سیاسی چ قەیرانی دارایی ئەوەی کە ئێستا لەبەردەستمانە ئیشمان ئەوەیە ئێمە ئیش لەسەرەوە بکەین بتوانین بە ئیتیفاقی هەمولایەک ئێمە گۆڕانکاریەک بکەین ئەم گۆڕانکاریەش ڕاستەکەی ئەگەر ئەمانە بەشداری پرۆسی سیاسە نەکرا مەجگیرگرتێکی زۆر گەورەیە بەڵام کاگالان بەنیاز بووین پێکەوە و نمونەشی هێنایەوە کە پێکەوە بچن بەرەو بەغدا و پێکەوە کار بکەن و کاری ینی بە یەکتیمی بێت بەڵام قسەیان لەسەرەوە هەیە ئەڵێن بە مامۆستاڵت نیش ئاماژەی پێدا ئەڵێ بە شێوەیەکی مبەرمەج یەکێتی و پارتی ساختەکاریان کردووە بۆیە ئەمە مەحاڵە کە پێکەوە بچن بۆ بەغدا ئێوە چیڵێن من نازانم شتەکەی خۆپاتی لێرە حەزوری بەرمەج من ئەو جیهازانە بۆ خۆم من فەنینی مەتا بزانم ئەم جیهازە چۆنی ئیشەکە و هەر نەشم بینیوە و خۆشم دەنگم نەداوە لە بەرەوەی من ئەو کاتە لە مووسڵمە نازانم چۆن دەنجیشە درێ بڕوا بکە ئەمە نازانم بەڵام لە هەمان کاتدا بە حیساب بە هەموو حیساب و کتاباتێک چوینە جیهازیان لە کۆریا هێناوە و على ئەساس ئەم تەزویرە بنبڕ بکرێت و زارشتر شتی واڕوو نەداتەوە من نازانم ئێستا کە مەسەن ئەڵێن هاک کراوە ئەڵێن نازانم چی لێکراوە ئەمە ئەم مەجموعە جیهازە کە من پرسییم و چوومە ناو مەوزوعەکەمە لە هەموو عێراق بەیەکەوە ڕەبت کراوە اینجا ڕەبت کراوە بە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان چۆن کراوە چۆن تەسیری لێکراوە بەڕاستی من نازانم ناتوانم ئەوە بڵێم بەڵام ئەوی من لەو باوەڕەدام خڕوقات هەیە بەڵام ئەو خڕوقاتە بە چارەسەری ئەوەیە هەر کەسێک سکاڵی خۆی بنووسی ئەڵێن ئێستا زۆرقاتی یاسایی نین تا بە سکاڵایەک تا باسی ینی مامۆساڵت نیە برادرانیان ینی ئەمە ئەبێ واز لەوە بێنین کە بڵێن لە بنکەیەک شتێک وا کراوە لە بنکەیەکی تر شتێکی وا بەو شێوەیە کراوە نمونەشی هێنایەوە ئەڵێن شتی ئاسایی نین ئێوە بە تەواوەتی ئەم قسانە یان با بڵێم ئەم تۆمەتانە ڕەت ئەکەنەوە کاکە من ئێستا یەکشت بە تۆڵێ ئێستا مامۆستا باسی شتێکی کە لە بریەک لە برکەکان خەڵک چۆ دەنجی داوە دەردەنگەم نەماوە بەڕاستی ئەمە خۆی حەقی لێکۆڵینەوەی هەیە ئەمە ڕاستەکە خۆ من لەگەڵ ئەوە دانیمە تۆ بچی دەنجی خەڵک بفەوتێنی بەڕاستی بەڵام ئایا بە تاقیب بکرێت لە مەوزوعە سکاڵە تەقدیم بکرێت بێر فەنیەکان کە ئەو دەنگە چۆن وای لە هاتووە ئەمە بەڕاستی هەمووی پرسیارە خۆ من ناڵێمە تو پرۆسەکە 100% بووە بەڵام من پێت ئەڵێم ئێمە بیتێت چەندە دەیتێ لە سەرکەوت لەوەی کە سەرکەوتوو بووە لە سەدا چەند سەرکەوتوو بۆ گەر بەر نزیکەی نزبەیەکم بیتێ من ناتوانم هیچ نزبەیەک بدەم لە سەرکەوتن و ناسەرکەوتن من یەک شت ئەڵێم ئێمە دەبێ هەر کەسێکمان چمان من خۆم لە مەڵبەندی خۆم 10 سکاڵام نووسیوە تا ئێستا لە مەڵبەندی دهۆک 38 سکاڵە نووسراوە ئەمە چاوەڕێی نەتیجە ئەو 38 سکاڵای باشە با پرسیارێکی دیکەت لێ بکەم جەنابتان وتان ئێمە لە عێراقی ناکرێت بایکۆتی پرۆسی سیاسی بکەین لە ئێستادا تا ڕادەیەک ڕوون بۆتەوە دوو بەرە هەیە لە عێراق کە بەنیازن حکوومەت پێکبێنن بەرەیەکی ئەوەی سەدر و عەبادی و بەرەکەی دیکەش مالکی و عامریە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتان بەکام ینی لە کام بەرە خۆتان بە نزیکترە زانن
بڕوا بکە ئەمە نەئیشی منە لە مستقبلیش ئەمە بڕیاری مەکتەب سیاسی و سەرکردایەتی بەڵام هەتا ئێستا لەم بابەتەوە ئەندامی سەرکردایەتی کوردستانی ناکرێت ڕێیەکت لەسەر نەبێت. ڕاست من ڕێیم لەسەر هەیە بەڵام کەی گەیشتە ئەو قۆناغەوی سەرکردایەتی کۆ بووە و بڕیاری کۆتایی لێدا ئەو کاتێ مەعلانێکن ئێستا هیچ بڕیارێک لەم بابەتانەوە نییە. ئەگەر لە ژێر بەژێری شتێک هەبی هەتاکو سەرکردایەتی قەراری لێنەدا ئەمە نابێتە بڕیار ئەوجا لەبەر ئەوە ئەمە بەڕاستی ماوە بۆ ئەو مۆزوعە کە کاتی خۆی داهات لەو کاتەوە. سپاس دەکەم مامۆستا ئەبوبەکر، ئێوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەگەر تانەکانتان سکاڵەکانتان ئەو ئەنجامەی نەبوو کە ئێوە چاوەڕێتان نەکرد، دوای ئەوە هەنگاوی دوایەوەتان چیە بێت؟ کە یادگار ئێمە بەو ڕوحەوە بەشداری هەڵبژاردنمان کرد کە ئەم جارە تەرکیزمان لەسەر بەخابێ بۆ قوتی خەڵکی کوردستان، بۆ موچەی خەڵکی کوردستان، بۆ کۆتایی پێهێنان بەو دابڕانی نێوان هەرێم و ناوەند بەم ڕوحەوە ڕۆیشتین کە فعلەن یەکتیم بین هەموو هێزە کوردستانیەکان هەموو فعلەن لە ساڵانی ڕابردووشا هەروە بوون. ئێمە لە 2005 بارەگاکانمان سووتێنرا کە چوینە بەغدا لەگەڵ یەکێتی و پارتیا شان بەشانی ئەوان درێغیمان نەکردویانی، بەڵام ئەم ڕوحیان کوشت ینی بەداخەوەیانی. ئێمە چیەکەین یعنی چۆن ئەمان داوای یەک ریزی لە ئێمە ئەکەن لە بەغا بەڵام لێرە دەزانێنە بینە قاقامان. یعنی ئەگەر کورسیەکی یەکێتی نیشتیمانی بڕابۆ هاوپەیمانی چییە؟ دوژمنیە میلەتەیە، کوڕیان میلەتە نییە، یەکگرتوو چییە؟ ئەگەر یەکگرتوو هێزێکی خائینە هەر بڕۆ ئیجازەی حیزبەکەی لێ سەحب کەرەوانێ، هەر مەجالی کاری سیاسی مەدا، تا دوێنێ من پیاوی چاک بووم، هەتا دوێنێ محافظم دا بە یەکێتی لەم شارەیە پیاوی چاکم لە ڕاستیە، تا دوێنێ لەگەڵ پارتی ڕیفراندۆمم کرد پیاوی چاک بووم، پەرلەمانمان لەگەڵ یەکێتی پارتی کارا کردەوە عیبمان نەبوو شێ ڕۆژێ ڕووین خێر ئێستا بووین بە خائین دەنگەکانمان ساختە ئەکرێ. چیەکەین ئێمە هەموو ئەم ڕێگایانە جاری یەکەم شت ئەرچی ئێمە و ئەو هێزانی بەرەی گەلە ڕیسوای ئەم پرۆسەیە بکەین، ئەوانەی ئەو دەستانی لە پشتیەوەیەتی ئەو هێزانی کە لە پشتیوێتی ئەمە بێحرمەتیە بەرامبەر بە خەڵکی کوردستان کراوە. ئێمە هەڵبژاردن لە 2010 لە 92 هەتا 2000 تازە بگەڕێنەوە بۆ تەزویر و ساختەکاری، دەستمان لە ڕابردوو وەرنەگرت. ئەم هەموو دوژمنەی کە دەور و پشتی داوین ئەوایە ئەم هێزانی گەلی کوردستان تەجاوزی ئەو خلافانەمان بکردایە، ئەوە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵاتمان بکردایە، بەڵام مشکلی یەکێتی و پارتیچیە ئامادە نین بدۆڕێن کاکە کاژێڕی مەکتەبی سیاسی یەکێتیڵ ئێمە یەک کورسیش بێنین تەسلیمی ناکەین. یعنی چی؟ ئەبێ کاکە وەکو ئەمریکای لێبێ دوو سەرۆگەشتنە منافەسەوە کە ئەویانە دۆڕێ بۆ شەوە هەس هەموو چی کارێک نەما بە یەکتری نەکەن، بەڵام کە ئەویانی باتەوەی تران پیرۆزناکە ئەزمونونەکەی ئێمە لە ڕاستی کەمترە لە چاو ئەوەی کە بەراوردی بکەین هەتا بێ هێزی دەسەڵات بووین نایە نەخوارەوە لە دەسەڵات کاکە ئەو یەکێتی نیشتیمانی لە شاغ بوو جیاوازە لەم یەکێتی نیشتیمانی کە لە ناو شارە لە چی جیاوازە ئەو هێزە بەعسی تێکشکان معجزەیە خوڵقان پێشمەرگە، بەڵام ئێستا ئەم بەشێک زۆربەی کوڕە ئازا و دڵسۆزەکان شەهید بوون، ئەوانەی کەماون بوو نەتە مافیا ئەمە و سەرۆت و سامان و مەزرعە و ڤێلا و مەسئولێ لەم شارە دەبەنزیخانەی هەیە بەچی معاشی وەزیریش وەرگی 6 میلیۆن دینار چەندێکای یعنی بە 20 ساڵ 6 دەفتەر دۆلار بۆ کۆ نابێتەوانێ، یعنی چی ئەم هەموو سەرۆت و سامانە کۆکێتوانێت ڕسوای ئەم پرسیارەکانمان لە کۆمیسیۆن کردووە پەنامان بۆ محکەمەی اتحادی بردووە. دوو ئەگەر هەر ئەمانە سەری نەگرت ئەگەر کۆمیسیۆن 20 سەلمێنێ بێلایەنە 20 سەلمێنێ بێ لەو سکاڵانە نەختێک ئابڕوو بۆ خۆی بجێڕێتەوە ناڵێنەوە. دوو ئێمە مەسلەی دەنگدان و سنووقێڵ بژن قابلی گفتوگۆ و تەفاوز نییە لای ئێمە، ئێستا محاولات هەیە ئێمە قەناعەت پێ بکەن فڵان قەناعەت ئەڕۆن محاولات ئەو دوێزە قوربان ئەو دوێزە یەکێتی و پارتی بەفەرمی محاولات ئێمە سازش لەسەر ئەمە ناکەین. ئەبێت دەنگی حەقیقی لە بەرامبەر چیە یانەوێ سازشکە بۆی کە قەناعەتمان پێ بکەن بەشدار بین لەگەڵیانە. ئەگەر هەرم ڕێگەیانە کۆمیسیۆن بێلایانی خۆی نەسەلماند بەڕای من ئەم 6 هێزە پشت بەخوا لە یەکگرتوو بەرەوە بڕیاراڕوین مقاطعی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکەین، پرۆسەی سیاسی عێراق ناکەین چکە ئێمە حیزبین هەین، ئێمە سێخ و لە هەین لە پەرلەمانی عێراق سێخ و لە هەین. مامۆستا سەلاحەدین لەگەڵ جەنابی کاک مەسعود و خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال ئەندامی ئەنجومەنی حکم بووە، ئێمە تازە نهاتوینەتە ناو مەیدانی سیاسیەوە
پشت بەخوام 6 بەجێ یاڵین بۆ یەکێتی و پارتی با ئەوان نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن بە پرۆسەی بە طبیعی ناتوانین نوێنەرایەتی ڕاستەقینە بکەن ئێستا بە دەنجی دزرای میلەت چۆن ناتوانن نوێنەرایەتی ڕاستەقینە بکەن و بەداخەوە بەشێک لەو کاندیدانی دەرەچن دەبنە پەرلەمانتار هی هەردوو یەزەکە بە دەنجی دزراوی خەڵکی تر دەبنە پەرلەمانتار بەشێکیان نەکەم یان چونکە ئێمە ئەو قسەی کاک نەسوڵڵای کرد وەڵا هەرگیز نامانەوێت یەکێتی و پارتی ئاوت ببن یەکێتی و پارتی چۆن ئاوتە بن کاکە مێژویان هەیە ڕەمزیان هەیە شەهیدیان هەیە کادیان هەیە لە باگراوند و مەخیلەی خەڵکا هەن بەڵام ئەڵێن با بچنەوە قاڵ بە تەبیعیەکەی خۆیان بۆ ناتانەوێت بچنەوە قاڵبی تەبیعی خۆتان کاک نەسوڵڵا بڵێ بۆ ناتانەوێت بچنەوە قاڵبی تەبیعی خۆتان وڵی قالبی تەبیعی خۆمانەوە من پێم وایە ملت دەتوانی بمان خاتەوە قالبی تەبیعی خۆمان ئێوە میلەت بڕیاریدا قبولتان نەبوو کاک نەسوڵڵا میلەت لەم شارە چوار هەڵبژاردن گۆڕان بردیەوە ئامادە نەبوون محافزێکی تەسلیم بکەن بۆ ئەی تەسلیمان نەکرد بۆ تەسلیمان نەکرد بە پرۆسەیەک 2 ساڵ بە 2 ساڵ بە ئیتیفاقێک لە بینی ئێمە و ئەوان و ئێمە هەڵەب زەمان ئەوان هەڵەب زیان وەرگرت ئێمە سلێمانی دوایە بە عەکسەوە 2 ساڵ تەداولی سوڵتەمان کرد بە بێ ئەوە 1 کیلو گرفتیش ڕوو بداتن مامۆستا و بکرد بەو دەرەجێش نییە کە یعنی ئێوە ئەوە ئێمە بەڕاستی ڕەشبینین ڕەشیشە بینین سپیشە بینین جوانەکان نێوانیت ئەڵێن لە شاف باسییان تێشتانەوە بەڵام لە شار من لە مافیا کارەکە ناڕاستە لە سلێمانی منە پرسم بە گوێرەی دەنگکانی گۆڕان ئێستا ئەو وەزیفەی لە دەست گۆڕان هەیە ئێستا حالیان لە دەستێچێتی نیە ئێستا وەرە دەوائیرەکان بۆ حیساب کەم یەکێک کە چرە دەست گۆڕانە و چر دەستێچێتیە ئەمە حەسەب لە سوور کردومانەوە هەتا لەگەر یەکگرتوش لەگەر یەکگرتو ئێوە استحقاقی خۆتان بە نسبەت سلێمانیەوە بە نسبەت بابن ئەو زۆنێکی هەمومان بەیەکەوەی وابزان هەموو کەسێکی استحقاق خۆی وەرگرتووە شتێک کەم شتێک زیاد ئەمە نابێتە قسە نابێتە مەوزوع حەزم لەسەر قسەکەی جەنابیان هەیە خۆی کێشە گەورەکە لێرەوە دەست پێەکە کە تۆ حتا دەوائرە حکوومیەکانیش لەسەر ئەساسی ئەم تەحەزوو بە تەقسیمەکەی ئێمە نەمانتوانیوە لەم کۆمەڵگەیە خەڵکی ئازا و ئازاد و لێ هاتوو کارامە بۆ شوێنی شیاوی خۆی بدۆزینەوە بێ ئەوەی بیر بکەینەوە کە ئەم کەسە سەر بە منە یاننا وەک من بیرەکاتەوە یاننا کێشە گەورەکە ئەمە بووە بۆیە زۆر جا خەڵکی شیا و گونجاو هەبووە بۆ شوێنێ بەڵام چونکە سەر بە فڵان حزب نەبووە نەیانتوانیوە دای بنن کەسێکی تریان داناوە کە ئەم کۆمەڵگەی بەرەو وێران بڵێ قسەکان تەواوکە کاک من پێم وانە لەو مۆزوعە ئێستا بە جەنابەت بڕی لا حەزەیەم هەبێت مەسەلەی کاک هەواڵ ئەبوو بەکر ئێستا محافزی سلێمانیە با بڵێ کابراایکی نمونەیەکێ هەنومە کابراایکی شیاوە وابزانام لە شوێنێکی شیاویش دانراوە ئەو کابرای خاوەن دەنجێکی زۆر گەورە بوو لە سلێمانی و بە جۆرە ئیتیفاقێک لە بینی هەردوو لامان هەر کەسێک استحقاق خۆی وەرگرت ئێستا مەسەلەن ئەو مروری سلێمانی مدیر مرۆک کە ئەڵێن ئێمە تەبان خۆتۆ کە من بە گۆڕان ئەڵێم یان گۆڕان بە منەڵێ کەسێکم بۆ دانی تەبان گۆڕان کەسێکی خۆتی خۆ دانێ خۆواتە لە ناو بازاری ئێوە پێتان وایە کە دەنگدەر و میلەت بڕیاری داوە ئێوە لەو قاڵبە بن کە ئێستانەمە قاڵبی ڕاستەقینی خۆتانە من پێم وایە ملت چ بڕیار بدە دەبی ئێمە جۆڕایلی ملەتەکەی خۆمان بین کاگالان ئەمەستەکەم چ بڕیار بدە خواکەم ئەگەر هەبوو کە ئەو قسەی کە کراوە دەربارەی کاک مەلا بەختیارکە گوتیتی یە کورسی من پێم وایەوە قسەی خۆیتی قەتیش یەکێتی ڕئیوانە بووە من ڕئیم وانە وەڵڵی ئەگەر خۆی کردووە لەوێ ئەوە قسەی خۆی بووە کاک مەلا بەختیار پۆستی چیە لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسی کارژێڕی مەکتەب سیاسیە بەڵام ئایا ئەتۆ ئەگەر سەرکردایەتی یەکێتی کۆکەوە لە سەرکردایەتی یەکێتی بپرسی ئەوە ڕئیتانە بزانم سەتا چەند ڕئی وایە سەتا چەند ڕئی وەکو ڕئی سپاس دەکەم مامۆستا ئەبوو بەکر وتی قبوڵی ناکەن کە بچنەوە قاڵبی خۆیان و کاک نەسرۆڵا وتی ئەوە قاڵبی ڕاستەقینەی خۆمانە و پێویستە گوێ لە دەنگی دەنگ دەربگیرێت گوێ لە دەنگی میلەت بگیرێ با بڵێن ئێوە لەو بارەیەوە چیڵێن حقیقەتەن گوێ لە دەنگی دەنگدەر نەگیراوە بۆیە کەس قاڵبی خۆی نازانێ کێشەکە ئەوەیە کە ئەسڵەن ئەوەی جێ اعتیبار نەبێ لای دەسەڵاتی سیاسی خەڵکە ئینسانەکانی ئەم کۆمەڵگەیە نەگەر بۆ ئەم انتخاباتە کە لەم انتخاباتە وەنەیتر تۆخیان کردەوە یعنی تۆ سیرکە لە خاکێکە ئەژی بەڕاستی ئاوی کەوسەر و خاکی گەوهرە بەڵام لەسەر ئەم خاکە گەوهرە و ئەم ئاوە کەوسەرە خەڵک ئاوی پاکی نییە بخواتەوە خەڵک قوتی نییە بیخوات خەڵک بچووکترین شتی لە وڵاتەکانی دەرەوە نەبێ نییە بیهێنێ نەوتە هەیە سوودی لە نبینی لە جاتی بێ بە شتێکی باش بۆتە نەکبەتی و نەقمە بە سەرمانەوانێ قوتێ نییە موچەت بەڕۆ عادرێتێ
هیچ عدالەتێکی اجتماعی لەم کۆمەڵگەیە نابینی. باشە کە تۆ ئەم کەواتەتانە تەرحەکەی چارەسەرتان چارەسەر جا قسەکەت جددی ئەمەیە. ئێمە بەڕاستیەکەی هیوامان هەیە کە بە پرۆسەی دیموکراسی کە دەنگدانە تحویلی سیاسی دروست ببێ یەکجار لەم وڵاتە بۆ ئەوەی ئەم کەسانی کە خۆمان بەبەری گەلەزانین بتوانین پرۆژەی دروست خۆتان بەبەری گەل ئەزانن بەڵام یەکێتی و پارتی و دەنگدەرەکانیان لەبەری گەل من خەرە ئەو سەنگەرە من عەرزم کردی مامۆستا ئەبوبەکریش ئیشارەی پێیە دیا خەڵکی باژە ناوێکێتی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستانە هەیە بەڵام من پێم خۆش نییە بەڕاستی لەرە تەرویج بۆ حیزبەکەی خۆم بکەم ئێمە 2 ساڵ توانیمانە 20 سەلمێنین سەرۆکی قەوارەکەمان کە باشترین نمونەی حکومڕانی بەڵام یەکێتی لەم کوردستانەیە پێشکەش بکە بۆ هیچ کلینیکمان لێنی ئێمە زەڕبی مێژوو ناکەین جەنابیان لە حزبێکی تریشەوە هاتۆ خۆ ئەکرێ زەربی هەموو مێژۆکەی تری بکە خۆ ئینسان ناشکرێ لە حاڵەتێکی دۆگمای یا بێئیتر ئەگەر ئەم مامۆستا ئەبوبەکر هەڵەت نیست بینی ئەگەر یەکگرت و خراپی کرد هەر لەگەڵی بێ ئەگەر بۆ نمونە من هاوپەیمانیم پێم وابێ هاوپەیمانی حقوقی خەڵکەکە هەر وا باشە لەگەڵی بمێنەوە نەبەتی سیاسی بەڕاستی ناکرێ بێم پرۆسە سیاسیە تەحول پێبین بۆیە من پێشم وایە هەموو ئەم گۆڕانکاری و ئەم فشارەکە ئەم جارە کرا جیاواز لە جارەکانی تر بۆ خۆی پرسیارە جدیەکە ئەمەیە بۆچی ئەم جارە بەم شێوە منەظەمە کۆ تەزویر کرا من پێم وایە بەرەی ناڕازی کە ئیتر ئەوێ دیفاع بکە لە موچەی خەڵک لە باشکردنی جادا لە دروستکردنی خەستەخانەیەکی باش سیستمێکی پەروەردەی باش ئەم جارە خەریب و بەرەبەرە لە مەسلەی قسەوە ئەچووە کردار خەتەریان زانی بۆیە هاتن بەزووی لەمپەر لە بەرەو پاسەرە دروست بکەن و بیوەستن. کاک ئالان هاوڕێیانم پێمەڵێن کاتم کۆتایی هاتۆ کۆتا پەیامت ئێمە یەکمان سەبارەت بەو سازش ناکەین لەسەر دەنگی ئەو خەڵکە ئازادی خوازەی کە دەنگیان پێداوین و هەتاوەکو ئیستحقاقی دەنگی ئەوان ناکەین ئێمە ناچین بۆ بەغا. کاک نەسڕوڵڵا ئێمە لە چوارچوەی یاسا ئامادەین هەرچی یاسا بڕیار بدە ئێمە ملکەچێ بگوین. مامۆستا هەڵەدنی تۆ کاتی ئەوە شماوە یانی لە سی چرکەیە گەر قسەیەکی ترتە بێ و کۆتا کۆمنتش من پێم وایە 12 ئایار یەکێکە لە ڕۆژە ڕەشەکانی میلەتەکەمان وەکو ئەو ڕۆژانەی کە هەندێکیان وەکو 6 ئەیلول وەکو سیوێکی ئاب 12 ئایار بوو بە مای ئەتەکردنی دیموکراسی بێ حورمەتیکردن بە دەنجی هاوڵاتی ئەو هاوڵاتی تەنها ئەو مافەی مابووەوە ئەو مافە بڕاتە بەردەم سندوقی دەندان ئەم هێزانە هەڵسەنگێنێ دەبەرەوە ئێمە ئەبێ ئەم حرمەت و کەرامەتە بگەڕێتەوە بۆ هاوڵاتی کورد و بێم پرۆسە ڕاست بکرێتەوانێ ئەبووە ئێمە ئەم هێزانە بەم هەموو دوژمنەی کە هەمانە بمانتوانە ئیدارەیەکی دەرفەتماوە پێکەوە کار بکەن دەرفەتی پێکەوە کادن بە مەرجێک بەرامبەرەکانمان ڕازگۆ بن لەگەڵمانە کە تاکو ئێستامە و ڕازگۆی هەستێن. مامۆستا ئەبوبەکر ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کاک نەسڕوڵڵا سوورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک ئالان بەرزنجی ئەندامی ئەنجومەنی گشتی یاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری سوپاس بۆ بەشداریتان سوپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانتان بەخشی ماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیز ئەوەی بینیتان و گوێتان لێبوو گفتوگۆیەک بوو لە نێوان یەکگرتو یەکێتی هاوپەیمانی بۆی بزانین کێشەکان لەکوێن و بۆی بتوانین وێنەیەکی گەورەی ڕووداوەکان و پێشاتەکانیش بۆ ئێوەی بینەر بگوێزینەوە ڕێز یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی خۆش.